من جگەرەمە کێشا منیش وەکو تۆ گەنج بووم جگەرەمە کێشا نازەم جەنابتەڵی 25 ساڵ من شەر لەو دەوروبەرە بووم احتیمالە زیاتر بووم 26 27 لەو دەوروبەر جگەرەمە کێشا 10 ساڵ بووم کێشا برایەک ڕۆژێک برایەکی عەرەب لە خێمەیەکا ژیان پڕەبوو لە دووکەڵ لە ئێران بووین پێی وتمتی تخوا برا تۆ وا نازانی بەم گوناحەی تۆ سەرکەوتن لە مسڵمانان دوورکەوێتەوە تۆ وا نازانی ئەمە مەعسیەتێکە تۆ وا نازانی ئەمە لایقی ئینسانی مسلمان نییە ئەنجا من بە جب و عەمامەشم لە بەرا بوو هەتا ئەمانەی سەر جبەکەم کونی تیا بکار بە دەمەوە بوو هەتا ئەو کاتی خەوم لێکەوت تر ئەکەوتە سەر سنگمەی سووتان دوایی کە بڕیارم داوازی لێبێنم بە یەک جار پاکەتەکەم شکاش قارتەکەم فڕێدا 14 ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بووم تا 6 مانگ تامەزرۆی بووم بۆی بگەڕێمەوە سەری ئێستا ئیزعاجم لەو کەسەی کە لە تەنیشتمەوە ئەوەستێ جگەرە چێش بوو لەم ئەوروپایش تەبەن کە جگەرە چێشە دوای بنێشتێکی ژەخوا یا عەتری لە خۆی داوە خۆکو کوردەواری نییە لێ مزگەوت پڕە لە خەڵتەی جگەرە